بیسەرانی خۆشەویست بینەرانی عزیز سڵاوتان لێبێت خوا بازارتان بە خوا دیناری حەڵاڵتان پێ بدە و کە پێشیدان لە لەشساغیە لە کەیفخۆشیە بەکاری بهێنن پیاوەتی و چاکەی پێ بکەن. دەمێکە گفتو گۆم نەکردوێتەوە لەگەڵ کاک حاجی هەژار قادر سوورچی. کاک حاجی زۆر بەخێر بێی. ئێمە خەڵکێکی زۆر کەڵک و سوودێکی زۆریان بینی لە گفتوەکانی پێشومان. توانیمان بۆ یەکەم جار باسی زێڕوزی و بکەین، بەڵام ئەو شتانەی کە بە دەوری زێڕوزیوان کە زۆر کەس بێ ئاگایە لێ و ئازانەیە جەنابەت کە زێڕەنگەری ئیتر هەر لە مناڵیەوە بە کەوچکی زێڕ و بە کەوچکی زیو نانە خواردووە. یەک دنیا چیرۆشی نەوتراو هەیە لە پشت هەموو ئەو وتراوانەوە کە پێشتر جەنابەت ئاماژەت پێدا. چەند بابەتی دیکەی گرنگ ماوە کە حەزەکەین لەم هەڵقەی و هەڵقەی داهاتوو پێویستی کە داهاتووترەکانیش گفتوگوی لەبارەوە بکەین ئەگەرخوا عومر باقی بێ. جارە سەرتان بزانم DGI چۆنە، وەزعتان باشە؟ سەرەتا زۆر سپاس بۆ جێگران و بینەران و زۆر سپاس بۆ جەنابەت و زۆر سپاس بۆ ڕوودا و خۆشحاڵ بووم بۆ جاری بۆ ئەڵقەی پێنجەم ئینشاءالله. ئەوەی لە تەجروبەی ژیانمان هەیە، ئەوەی کە ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا لەو تەمانەیما کە تێمان پەڕاندووە الحەمدلله دامانە ئەوەی ئەمە پێدا تێپەڕن ئینشاءالله خەڵک پێ باشەکانمان لێ وەگرن، خراپەکانش لێمان ببورن. ڕاست. بەسەلام یاخوا بەخێر بێ. DGIش الحەمدلله زۆر باش، ینی خۆشحاڵیە ڕۆژ بە ڕۆژ زیاتر جێگای متمانەی خەڵک و متمانەی حکوومەت و متمانەی دەوڵەتانە، ینی ئەو زێ خۆشحاڵیە الحەمدلله لە ئیمارات هەر 35 دیارە، لە تورکیا هەر 35 دیارە، هەرێمی کوردستانش ڕۆژ بە ڕۆژ جێ خۆشحاڵیە. هەم خەڵکەکە متمانەمان پێدەکە، هەم حکوومەتیش بە هەمان شێوە، ینی هەم سوودمان و خەڵکەکە هەیە، هەم سوودشمان لە حکوومەتی هەیە. خەڵک بزانن DGI کۆمپانیایی بازرگانی و هاوردەکردنی زێڕ و زیوە وەنیە؟ بەڵێ کەلوپەلی گرانبەها بەس لە زۆربەی زۆریان زێڕ و زی و خۆ دەگرتەوە. هەبەس هاوردەکردن یا هەناردەکردنی؟ هاوردە و هەناردەیە. بەڵێ. کەلوپەلی گرانبەها چی دیکە؟ ئەڵماسیشی تێدا؟ بەڵێ ئەڵماسی تێدا، سەعاتی گرانبەهای تێدا، ینی عەقڵی هەندێک عەقڵ و شتی ئەجیزەی متەتەوڕی تێدا، ئەوانە هەموو ئەمە ینی تابلۆشی گرانبەها بێ یان شتێکی ئانتیک بێ ئێوە هەر ئەوانش دەکەن؟ ئەوانش دەیکەین. بەڵێ ینی لە گوێرەی وەی یاسایی بی هیچ مشکلەکمانی هەرچ کەلوپەلێکی گرانبەهابی بەڵێ ئەمە بە سەلامەتەوە دەیگەین نەهەولێرە. ئەو زێڕوزی و کانزا و کاڵا و شتومەکە گرانبەهانە بێگومان ئەیشوراس و بیمە و زەمانیان هەیە بە زەمان، ینی زەمانی ئەمانە خوا نەخواستە گەشتە ئاسمانەکە شتێکی لێ هات ئەو لە ناو فڕۆکێکە 100 کیلۆ زێڕی تیاابێ، فڕۆکەی کەوتە خوارەوە 100 کیلۆ چی لێت؟ ئەو 100 کیلۆە لا سامە هەڵە تیارە بکەوی تەبەن هەر کارمەندجیان لە دەست دەدانە دزرانە. بەڵێ ینی ئەمە بەسەوە ئەگەرەمان هەیە لە بۆ هەموو بازرگانانی خۆمان، بازرگانانی دەرەوەی وڵات، بازرگانانی زۆربەی جێگایتکە ئللا ئەو کاتی تیارە بکەوی بەر بفتەوە خەڵکەکە هەموو دەمری وەفات دەکە و دەمێنێتەوە سە ئیزراعاتی شەریکە لەگەر ئەو کۆمپانیە فڕۆکەوانی کە ئەمە ئیشمانەگەری کردیا، ئەو زەفلای دوبەی بی، تورکش ئێرلاینز بی، ئیماراتیە بی، ئەو کاتی بە گوێرە یاسا ئەمە مافەکانی خۆمان وەردەگرین و ئەو شەریکێش ئامادەیە بداتەوە بە فۆرین بەس ینی کۆمەڵک 15 ڕۆژ مانگە ئیزراعاتی دەوێت پاشان کە زەمان کە گوتمان بە گرنتی دێنینەوە بە گرنتیە، ینی ئەو کەسێ ئەو بابەتە دەداتە دەستەمە لە 199 الحەمدلله لا سامە ئەڵڵا هیچ شتێکی کاریسە، ینی قەزا و قەدەرە، ینی تیارێک لە ئاسمان بەربفتەوە پێیدرن قەزا و قەدەر. بەڵێ ئەو قەدەرە تۆزێکمان ڕدەگری ئەگەر ناباقی ئەو قەزا و قەدەری 199 هەر شتێک ڕوو بدا لەلایەنەمەوە بە زەمانەوە پارەکەلۆ دەگەڕێنینەوە. ئەگەر هەر شتێک لەسەر ئەستۆی ئەو کڕیارێمیان ئەو مشتریەمە هەبی ئەمە بۆی دەگەڕێنینەوە بە زەمانەتەوە. ینی سێوە بۆ نمونە کیلۆیەک زێر لە ئیماراتەوە دێنەوە بۆ کوردستان لە کۆمپانیایکی بیمە لە مەتار تۆماریەکەن؟ نا ئەمە گواستنەوەی مەچکە بە فڕۆکەیە، فڕۆکەش دوو زۆری هەیە،
کارگۆی هەیە و پاسنجەری هەیە ینی نەفەر هەڵگر بەڵێ ئەمە کەلوپەلەکەیمە میسارن ئەگە زێڕە ئەگە زیوە زیاتر لە جێگای نەفەر کورسی دەکڕین دایدێنن پێی دەرێن CBBG ئەو ئەو زانیاریانە دەدەینە ئەو تیارەی ئەو تیارە زەمانەتە ئەو بیمەکەیمە دەگەڕێنتەوە ینی ئەمە کۆنێکتمان لەگە شەریکەی فڕۆکەوانی هەیە نەک لەگەر بیمەی کۆمپانیای بیمە نا خودی خۆی دایرێکت ئەمە ڕاستەوخۆ لەگەر تیارە ئەو فڕۆکانەی کە ئەمە ئیشیان لەگە دەکەین چەند فڕۆکەیەکی دیاری کراوە باڵێ زۆر باشە کاک حاجی بە شەریەت دوای ئەوەی کە دراو دروستە بێ کەم جار تەمان پێشتر پێشەوەی درا و پارە دروست بێ شمەک بە شمەکە بووە گەرم بەرترێ بۆ نمونە شوێنێک تری هەبووە شوێنە گەرمیە گۆڕینەوە بووە ینی کاڵایەک بە کاڵایەک دوکە دراو پێیا بێ هیچێک لە سەرکیترین دراوەکان کە ئەو کانزایی کە مامەڵی پێواکرێ زیوە دوایی کەرەستەی ڕازاندنەوە و گرانبەها و ئەمانە هەر زیوە یەکەم جار مرۆڤایەتی وازان زیو بە نرخترین شتە دوایی کە کنە و پشکنینەکەن و دەرەکەوێت یەدەی ئەمە زێر هەبووە لەو کاتە بەس زیو بە قاول و قیمەتر بووە دوای دەرەکەوێت نەخێر زێر بڕەکەی کەمترە لە زەویە زیو زۆرترە ئیدی زێر پێش زیوەکەوێت ئەژینا وەختێک زیو ناوی لە ناوانە بوو کەس ناوی لە ناوانە نەبوو هەتا خۆم بووم بە بانانەوە بەرتی لیانەیە و ئەپارانەوە نییە هەتا زیوە بانانەوە کەس لە ناوان نەبوو وردە وردە نەما لەناو پیشەسازیە زۆر هەبووە من هەموو جاریش لە تەلەڤیزۆن باسی یەکەم وەختێک لەگەڵ جەنابتا باسی زیوم کردووە و باسی بازرگانی زیومان کردووە زۆر کەسەی لە دەرناکرد ینی مەسەنە بەس لە زەواجا بۆ نمونە ماڵی زاوای داما ئەڵلقەیەکی زیوی بۆکەن ئەوە نییە بارحاڵ قسەکە لێرە ئەوەیە وەکو ڕەشەبایەک زی و تەبیعەتی زۆپای داری هەبوو زۆپای دار زۆر زوو گەرمە بێ زۆر زوو سارد لە ناکاوە هات هەموو خەڵک بوو بە زی و کڕ و زی و فرۆش هات و ئاوەڕمان نایەوە نەما وەکو قارچک هەڵتۆقی ئاوەڕمان نایەوە قارچک نەما ئەمە چی بوو کێ ئەم کانزای ئاوا لێ کرد کردی بە مەوزوع بۆ نەما چێ زەدەری کرد کێ قازانجی کرد فەرموو بە ئیسراحەت وەڵام بەرەوە ینی سەرەتای بازاڕی زی و معلومانێ ئەو شارەزای خەڵک کە لە زێڕی هەبوو زیاتر لە 100 ساڵە ینی ئەو خەڵکەی گەورە و گچکە پیر و جایر میسالەن زیاتر لە 100 ساڵ دەبێ خەڵک زیاتر مجەوهرات دەکرێم وەکو هەولێر باز دەکەم وەکو دنیاش معلومە بە زی و لە هەشتایەکان سەری هەڵدا گوارە و ئەنی بەنسبەت هەولێر و بەنسبەتەوەی خەڵک زی و وەکو کانزایەکی بێبەها سیر دەکرا و فڕێ دەدرا لە مارێ و ئەو دەمی پێی جوان بووە و لە دەستی کردیانێ وەکو کریستال وەکو کانزایەک بووە خەڵک زۆر ئێحتیمامی پێ نەدایە لەبەرەوەی کڕینەکەی میسالەن ئەگەر بە 1000 دینار بە 5,000 کڕیبی ویستیتی بفرۆشی 1000 دیناری نەکردەوە کەس نەبووە بکڕی کەواتە تۆماتیک چەند دوکانەکی دیاری کراوە بووە بە نسبە زیوی دروست کراوە ینی قالب زۆر 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 دەگمەنگ بوو قالب ینی خەڵکێک ئەگەر لۆ جامخانەی خۆی لۆ جوانی خۆی دانابە ئەمن هەندە دووریش نەڕۆین ئەمە لە ساڵی 2009 قالبەکەمە بوو بەریتانی خڕ بوو جەنابیش کاتی پێشاندە گوت ئەوە بە براڤۆتە بوو گوتت ئەوە براڤۆ هەرماوە گوتت ئەو قالبە چییە بەم نەشتێکی جوان گوت مەڵاوە لۆ جوانیە نایفرۆشین ئەو کاتی زی و زیاتر لە بەڵێ $700 بوو قالبی $600 بوو ئەو کاتی 2019 20 21 22 23 24 خەڵک هەتا 25 کۆتاییەکانی 25 ینی هەتا مانجی 9 ئەو زێڕە لە بەرۆی مانجی 4 ئەو زیوە مانجی 4 لە 2025 قالبەك زیوم ئەوها لە دەست بوو گوتم ئەوە ئێستا ئەو قالبە مەجاری تێدایە خەڵک بیکڕی ئیسفادە دەکە لە بەرۆی ئێستاش چاوپێکەوتنەکەم مایە گوتم بە $1200 بەڵێ پارەکە هەرچی کڕی کە قەزدم 2024 بوو گوتم هەرچی کڕی بە $800 بوو $400 قازانج بوو هەتا بۆ نەسەش نووسرا بوو
لە ١40 مای خۆی خێر دەکەی لە ساڵی داهاتوو. باڵێ. ئەنی ئەو کاتی قسە چاو پێکەوتنەکەمان وابوو لە منی پرسی خەڵک چی بکە زیو بکڕیت بفرۆشی زەرر ناکە قازانز دەکە گوتم زیو بازرگانێکی ساردا تۆماتی گوایە نەکە لە کوردستان ئەمە گچکەی کەینەوە یان گەورەی کەینەوە یان چینە خەڵکەک پێی ناخۆش بی چینەک پێی خۆش بی زیو کانزایەک نییە بە قسەی من سووگبی بە قسەی من قڕزبی ینی بە قسەی من خەڵک بێ بە ملیۆنان دلار قازانس کە بە قسەی من بێ بە ملیۆنان دلار زەرکە ئەمە تەجروبەی ڕابردووە بۆ خەڵک باز دەکەین بە دەیان جار و سەدان جار و جەنابەت و زیاتر لە 100 بەرنامە کرا کاکە زیو بەو شێوەی خەڵک زەرر دەکا ینی خەڵک زیاتر قسەی وەرنەگرت زیو ئەو کاتی بە 1200 دلاری بوو هەر لە هەمان ساڵی 2025 مانجی 4 گوتم ئەگەری هەیە لۆ مانجی هەشت ئەو زیوە پێشببینی دەکرێت ینی پێشببینیە 100% نییە پێشببینی دەکرێت زیو بگاتە 1600 و 1800 ئەو کاتی ینی 25 هەر لە هەمان ساڵی کە زێر بووە 2007 کە زیو بووە 2000 میسانە خەڵک لە منی پرسی ئەرێ کاک ئادی زیوەکان بفرۆشین چ بکەین گوتم ئەمن ئەگەر ئی خۆم بی ئی خۆم بە 2000 دەفرۆشم قەزدم لەوەی نەبوو کە خەڵک تەواو لە 2000 بفرۆشی و پارداتەوە لە 2100 دلار بکڕۆ لە 2300 بیفرۆشەوە بەس چێ بکڕی و چێ بفرۆشی چێ بن ئەو کەسانە بیکڕن جارە شێبوونەوەی پرسیاران لێ بەڵێ یانێ زیاتر خەڵکێک بوو ئەو عفوم کە کاک محەممەد سەرەتای ئیشکردنی قالبی من لە 2014 بوو ساڵی 2014 ینی پێشی شەڕی داعش کاک حاجی پێش تۆ کەس بە قالب ئیشی بە زیو کردووە نا پێشە من لەوانەیە دوکاندارەکانی زیویان هەبوو بی ئیشیان کردووی بەس شتێک نەبوو بە ناوی قالب قالبم مەبەست بەڵێ هاتبی نا هیچ کەسە کڕینی نەبووانێ ئەوە بازرگانینی ئەتو قالبەک دانێ بە 3 ساڵی دە قالبی نەفرۆشی ئەوە هیچ نییە یانێ ئێستا فیتەر هەیە میسالەن ڕسمی 100 دلاری دانا لە بن مێزی لۆ جوانی میسالەن دوکان هەیە داینە ئۆنسەکی 2 لیرەی زێڕی دانا لۆ جوانی خۆی ئەوە ئەو کاتی جوانی بووانی بزنس نەبووە بازرگانی نەبووە نەوەکو بازرگانی باوەڕ ناکەم لە 2019 دەستی پێکرد ئەو کەم تۆ باسی 2000 یەکەم جار 2014 بەڵێ تۆش هەر ئەو خەڵکە 1-2 قاڵ بێنە زۆر ئەو کاتی و خەڵک شاید ئەو کاتی چیرۆ بە 550 دلاری زۆر تێنە یعنی ئەو کاتی دەهات دەمان هینا و دەمان فرۆشت ئەو بازرگانی زیو لە مێژە لە بەغدا هەیە بەس لە کوردستان نوێیە کێ لە یەکڕیتەوە کاک حاجی کاتیان زیاتر هاوردەمان دەکرد و هەنار دەشمان دەکردن زیاتر هاوردەی دەرەوەمان دەکردە وڵاتی تورکیا و وڵاتی ئیمارات و بە هەمان شێوە دەمان هیناوە ئەو زیوە دەکرا بە هین بە زیوی ڕازانەوە یا هەر بە قاڵبیایەوە دەکراوە بەس کاک محەممەد چۆن کارگەی زیویە بۆ ئاخیرەی پێیا بوو ئەگەر نا زیو یەک قال بە زیو لە کوردستان نافتە پیشەسازیان نافتە جوانکاری کوردستان مەسەن مەستیلەیەک ئەڵلقەیە بابەت دروست دەکرێت ئێستا ئەو ساڵ دەستیان پێکرد نا هیچ ئەبد یەک کارگە نەبووە ئێستا هەیە ئێستا هەیە بەس ئەو فرۆشی نییە یعنی ئەو فرۆشیە خەڵک زیاتر ئەو ناوەی کە لە قالب هەیتی باش ئەو ناوەی لە فرۆش نیتی لە جوانکاری لەبەرەوەی جوانکاری قەت زەرر ناکە میسالەن دوکاندارێکی زی فرۆشی جوانکاری ئەگەر هات و کیلۆیەک زی و ببتە 6,000 دلار ئەو زەرر ناکە هەم کڕینی هەم فرۆشتنەکەی باش بەس ئەوەی کە خەڵک بەداخەوە ئاشنابوونەکی زۆر ناڕێک بوو زۆر خراپ تعارفەکەمان لە شوێن چۆنێکی زۆر خراپ بوو لەگە زیوی زێر خەڵک ئەو معاملەی کە لە زێر کردیان مقارەنە بکەی لەگەر پارەی کە لە بە زیو درا زیو پشکێکی زۆر کەمی بەبەر کرد عفو زێر زۆر کەمی بەبەر کرد لە چاو ناشارەزایی کە لە زیوی کرا خەڵکەکی زۆر ئەڕبعی 2014 و کاتە ئەم زیوی پاڵم و نادر و مەڕمەڕە و ئینتەرناڵ ئەمانە نەبوو زیو دوو جۆر معاملە ئێستا لە دوو بە شەمان شتا قالب ساچمە
ساچمە ینی کەلامزە زی و یەکەم زار کەلامزە دوای دەبتە ساچمە باشە ینی دەبتە قالب باشە ئەو کاتی بەس ئەو دووە هەبوو هەم ساچمەکەمان هەبوو کەلامز پێی دەرێن بەڵێ هەم قالبیشمانە بوو قالب بە کەلیمەی معنە دوو نەوعی هەبوو تورکی خەلیجی هیچ کە نەبوو ناوتۆرە نەبوو لە ساچمەکەیە کاک حاجی ساچمە زیاتر بەغدایی دەکڕن لە بۆ سنعاتی تیان چکە ساچمەکە ئیشی ئاسانترە لە قالبەکە دووجار تاوانەوەی دەوێت ساچمەکە یەکجار باشە یعنی دووجار کڕی توان بەڵێ لە ساچمەوەکەیکی بە قالب چەندێک تێچوی لە قالبدانی چەندە لە ساچمەی بکێ قالب ئەگەر بە ئام ئیسابکەی زیاد کەمتر لە $20 کەمتر لە $20 بەخۆی خودی سنعاتەکە زیوی زامخانەش بکێ ئەوە کەمتر لە $20 بەس خودی گرانکردنی مەرمەرە $100 میسالە نەما باسی قسەی قەدیم دەکەین $300 گرانتر لەگەر قالبەکی سام لەگەر قالبەکی احتیادی ینی ئەو بابەتی بازاڕی $300 فەرق بوو بێ معنا کە دەرێن چاکچۆنێکی زۆر خراپ و بەرامبەر زێڕی زیوی ئەوە بوو ینی خەڵکەکە هات تعرفەکی نابەجێی کرد بەرامبەر زیو ئەگەر نا میسالەن زیو وەکو زێڕە لیستا لۆ لە زێر ئەو شتەبوونی نییە لۆ نییە یەک نەوعی هەیە پەمپی پێدەرێن سویسڕی قالبی پەمپی سویسڕی بۆچی ئەو فەرقی هەیە نا ئەو یان زیاتر ینی کەسی گرانبەها دەکڕی خەڵکی دەورەمەند دەکرد نای فرۆشتەوە نایەتیان تیزارەتی پێ ناکە کاک حاجی ئێستا قالبە زیۆکانمان لانیە چکە زۆر هێناوانە دەستۆ کێشە نییە ئەمە مەڕمەڕەیە ئەم کوڵە ئەم پێنووسە نادرە ئەوە پاڵمە هەمویان لە یەک جۆر ساچمەوە ئەکرێن بەوە ساچمەکە یەکشتە هەموو یەکشتە کەرەسە بنچینێ هەر بەخۆی میسالەن هەر بەخۆی مارکەی مەڕمەڕە مارکەی سپاڵم مارکەی هەم مارکەکان ئەو ساچمەیە دەکەنە ئەو موادی خامەکە ساچمەکە موادە خامەکە ساچمەیە یەکوە یەک نوع برنج بێ بکەیتە دەفەردەوە فەردەکە نایی ئەوە بی و زی و ئەو میسالەن ئەوها آخر لە دینی کاک حاجی ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم وەنیە کاک محەممەد ینی ئەمە وەختێک ئەم زیوە باشتر لەویکە کە کەرەسە بنچینەکەی ساچمەکەی کە کەرەسەکەیەتی ئەوەی لێ توێنرێتەوە فەرقیە بێ ئەینا تەبعەکەی ئەمە هەژار ئەمە محەممەدە ئەگەر هەژار باشتر نەبێت لە محەممەدەکە چ پێویستەکە گرانتر بێ باوڕکە کاک محەممەد زۆر ینی زۆر هەناومان هێشا لە ئەو ملەتەیە بەڕاستی ینی کەس قەدری خۆیمان ناگری ینی ئینسانێک دێتە سەر خاوەن تەجروبەیە دەرێ کاکە ئەی هاوەر ئەو مەعاملە دروست نییە دەیکەن کاکە ئەو مەعاملەیە خۆشحاڵ نییە یعنی ئەتوو بەو شێوازەی دەکەی ینی ئەتوو خاوەن تەجروبەی لەبەر چاوتە بەرامبەرەکەم کو زەرەر دەکا جێش لێڕا ناگری دەیتەڵێ من بۆ تۆمە تۆ بۆشێت بەڵام کاک حاجی ئێستا ئەم مەڕمەڕە و پاڵ و نادرە ئەمە شتێک نییە ئەمە فێر بوو بێتین ئەمە لە شوێنێکەوە هێنراوە ئایا لە ئیماراتیش نرخەکە جیاواز نەبوو یان ئازانی کڕیارێکی وەکو کوردستان بەداخەوە 2 مانگ پێشی ئەو هەڵای ئەو بازارە گەرمێکە لە هەرێمی کوردستان دروست بوو ئەمە خودی خۆم لە ناوە بازاری ڕاستە و خۆی زیوی بووم نابەداخەوە ئەسلەن ینی با ناوی مارکەکان نەچینەوە سەق ناوی مەسەلەی مارکەکان خودی چیان قالب کە لە هەرێمی کوردستان گرانبەها بوو دواکەوتوترین مارکە بوو یعنی ئەسلەن هەر بەخۆی خۆی لە خۆیدا بازرگانی زی و بازرگانێکی ساردە لە هەموو دنیاەوە واقعیە نەک ئەتو ئێستا بە خەڵک برێکا کە ئەو بازرگانیە ساردە سڕە دەبی بە دەستنێژەوە معاملەکەی لەسەر بکەی ئەوە ئیوەی نییە میسالەن بەڕێزێکی وەکو جەنابەت دێ سەر تەلەڤیزۆنی ئەو خەڵکە ئاگادار دەکەیوە کاکە ئاگاتان نەبی ئەو هەفتەیە زێر ئەوهای بەسەدی کۆمەڵک سەرچاوە دەینی ئەوجە دێنی بە خەڵکەکە ڕدەگەێنی ینی مەزبوریش نی بیکەی کەمال ئەلم لە دواوە تو کۆمنتی ناشرن و قسەی نابەجێ و میسال ئەگەر کابرا قسەکە لە بەرژەندیبی کاک محەممەد کوڕی چاکە ئەگەر لە بەرژەوەندی نەبی ئەرێوەچی هەموو ڕۆژێ زەربە لەو خەڵکەی دەدا نە ئیسفادەی من چێ با یەک نەفەر یەک بازرگان برێ من زیوم لەو ئازیە ژارەی کڕێ زەرم کردبی بابێ یەک نەفەر بێتن برێ ئەمن
لەوەتی ئەو هەڵای زیوی هەبووە لەو کوردستانە با یەک نەفەر برێ زیوەم لەو ئازیە ژارێک ڕێ زەرێرم کردێ با یەک نەفەر بێتە سەر تەلەڤیزۆنی ئەمن ئامادەم هەموو زەرەرەکەی بدەمەوە. قسەکەی من لێرە چییە کاک محەممەد؟ یعنی ئینسان زۆر خۆشانێ مثالەن قسەکەی لە ناو کردەواری خۆمان ئەوەی گەورە چی نەبی کەسە چینانی هاانی ڕاستە ئەگەر ئینسان جێ لە خاوەن تەجروبەک نەگری ئینسان جێ لە مەزدەڕێک نەگری ینی هەواڵ لەو گۆڕی دروست نابی ینی ئێستا ئەمە گوتمان کاکە ئەی هاوار خەڵچینە کورەوەڵا زەرەر دەکەن ڕاستە خۆ بەرنامەم هەبوو لەگەت جەنابەت لە دوبەی 2 جاران گوتم کاکە ئەی هاوار ئەو پارەی لۆ دەدەنە دوبەی پێشوەختی لۆ دەدەن بابا زیوی ناوخۆیمان نەبوو کاک حاجی بە قاڵب بیکڕین زۆری پێ نەدەین دائیمەن شتی خۆمان سووکە لەبەر چییە یعنی ئێستا کارگەک لە کوردستان هەبی ناتانی بچی یەک زیوی دەوەرەقە لەسە شاشە بفرۆشی هە ناتانی هەر خەڵک لی قبول ناکە بەس ئێستا ئەتوو چیلۆیەک زیوتینە 5 وەرەقە میسالەن ئەوە هەر بە میسال 5 وەرەقەت لە کابرای ینی دایتە دەست کابرای ئیماراتی یان کابرای سووری کابرای تورکی بە چه عقەک دەسی دەری کاکات فێر لەمە کردیا تو بە خۆت تیارەت بڕێت 2 وڵاتت بڕێت چووی پارەکە دەناو دەستیدایە پێش وەختیش ئێستا هاتیەوە زەرێرم کردی و ئەوجە ڕۆژێک ڕاگەاندن هۆکارە ڕۆژێک ئازیەژار هۆکارە ڕۆژێک ئەوەیە هۆکارە ئەو قسانە ینی بەداخەوە ئینسانی تر یەکەم کوردوڵێ گۆشتی بەراگردان قیمەتی نییە گڵی دوور دەرمانە ئیتر بەڵام قسەکە لێرە ئەوەیە خەڵکی بەس کورد نییە لە ئیمارات زیویان کڕیوە میلەتانی تریش کڕیویانە ئەوان زیوی قاڵبیانە کڕی ئەوەی ئاگاداربی دووهەم ئەوانیش ئەچوون پارە بن بە پارێکی زیاتر بن بە جۆرێک ناوێک لە زیو و نەیدەن بە ناوەکەی دیکە یا بەس کوردەکان وابوونیانی بەڵێ ینی سەرەتا بەخۆی 2 وڵات زیاتر زیوی زۆر کڕی ئەو وڵاتەی کە زۆر لە کوردستان زیاتری کڕی ئەو زیاتر هەر مارکێک بە مهم نەبوولەوەی گرنگ نەبوو کێ بوون ینی هەر ئەو وڵاتە باشە وڵاتەش کەشە بوو ئەوی زیوی کڕی هیچیان لە وڵاتانە ئامادە نەبوون یەک قالب لەو قالبە گرانبەهانە ببەنە وڵاتی خۆیان ئاگادار بە یعنی ئەوە معلومیشە هەموو بازرگانانی خۆشمان دەزانن ئەوانیش وەکومە مشتری بوون وەکومە بازار بوون دوو شتیان لە گەرەمە جیاواز بوو ئەوان قالبی گرانبەهان نەدەکڕی قالبەکبی ستاندار بی قەزم ستاندار ئەوەی ئایاری مەزبوط بی و زیو بی بەکەری نۆ 4 یەکشتا لە ڕووی بەخۆی 9 غرامیان فەرقا 1 غرامە ئەیانی تقریبەن دەکا میسان برێت $10 برێ $20 برێ $30 ئەوان دوو شتیان نەبوو دوو شتیان جیاواز بوو لە گەرەمە یەکیان ئەوە بوو ئەوانە پارەیان بە هیچ نەوعک پێش وەختی نەدەدا بە هیچ نەوعک هیچ وڵاتێک نییە پارەی پێشوەختی دابی بە زیو ئەبەت ینی پارەی بدە و بەڕاداندە و بەڕاداندانیشیان نەبوو مارەکە وەردەگرن هەرزانتر پارەی پێشوەختی نەبوو هات ئەمە زیوەکەیە بەڵێ ئەمە 100 کیلۆی ئەم 100 کیلۆیان بەرەوە پارەی 100 سەلم سەلم بە سەری ڕۆژ نییە پێشەکی پارە بنێرە بە ساقە بەداخ پێشی حاجیم بخەبا من زیاترە دەمون بەداخەوە ئەو بەخۆی نۆرەکاریشی زۆرتیا بوو بەداخەوە ئەو کارگانەی وێن دەریش فێریان بەس لەمە دەکرد نەک فێریان لە بازرگانانی تکە دەکرد ئەیانێ شتەکە زۆر ناخۆشە ینی لە پێ ناوچێت و پارەی پێشوەختی دەدەی لە بەرچی دەدەی کاک حاجە و ماوەیەت بەهای چەند و بە کێش بە کێشانە بڵین چەند کیلۆیە چەند تەن زیو لە ئەو ماوەیە هاتۆتە کوردستانەوە هەم کۆتاییەکانی ساڵی ڕابردوو کە بەزمەکە دەستی پێکرد هەم ئەم 3 مانگی ڕابردووەش چەند کیلۆ زیو هاتووە بە خەمڵاندن ئەگەر حساب یانێ ئەگەر ئەو ماوەی چەند بووە چەندمان لێ ماوەت نانە هەتا 3 ڕۆژ هەتا ئاخر ڕۆژی سەرەتای دەستپێکردنی جەنگ بەڵێ ینی تقریبان ئەمن بەس ئاماری فڕۆکخانەی خۆمانم لێر و ئاما لەوانەیە برادرانی سلێمانیش ئاماریان هەبی بەڵێ بەس ئەمە وەکو هەولێر هەتا 3 ڕۆژ 5 ڕۆژ پێش ئێستا ئاخر ڕۆژ
کە یەکەم ڕۆژی سەرەتای دەستپێکردنی جەنگ تا 22 بەڵێ 65 یان سەر 65 تەن زیومان هێنابوو لە سەرەتای ساڵەوە تا ئەو کاتی 66 تان 66 لە دوای ئەوەشەوە چەند ڕۆژێک گەشتەکان دەستی پێ کردو بەڵێ لە دوای وەش تقریبان نێزیکەی 6 تەنیت کە داخل بووە ئەمە 71 تەن 71 تان باش ئەم 71 تانە ئەگەر بە تێکرا بڵین زیوی چەندیانتیا بوو لە چەندەوە بۆ چەندتیایە بوو ئەنی لە سەرەتای لە 3000ەکانەوە تێدا بوو بەداخەوەتە 4500 دلاری یعنی 7500 دلار با بڵین 2 کیلۆ 7500 دابەشی دوی بکەین ئەتوانین بە خەمڵانی بڵین 35 وەرەقەیە کەوتووە کیلۆیەک وەرەقە تقریبان کیلۆی ئەگەر لە سەریەک ئیساب بکەیت کیلۆی 800 دلاریان زرر ئەمە نان تقریبی وا دەرم چکە مەساریفیشی هەبووە حوالەشی هەبووە 1000 کیلۆ بەس هەولێر زەربی 800 دلاری بکەین خەڵکی هەولێر لە ماوەی کەمتر لە 3 مانگ کەمتر لە 3 مانگ لە ماوەی 7 ڕۆژە 56 ملیۆن و 800 هزار دلار زیانیان کردووە تەنیا لە کڕینی زیو بەداخەوە ئینشاڵڵا ئەو ئامارە هەر ئەوەن دەبێ هەر ئەوە نەبێ ئەگەر ئەوەن دەبێ تۆ باش ئەوە بەس کڕینەکەیتی حوالە و نەقلی 150 دلاریشی هەبوو یعنی حوالەی دۆلار هینان و گواستنەوەکەشی و بە حوالەوە کیلۆی 150 دلاریشی هات بۆ سەرێ ئاوا بەڵێ ئەوە بەس کڕینەکەی دوبەی دەرێم ئەها کەواتە من ئەبێ 7,000 کیلۆ ملیۆن تقریبا 7 ملیۆنە سەروی 7 ملیۆن دلار 7 دەفتەر بڵێم 7 ملیۆن بەڵێ ئەمە زەربی هەزاری کەین 7 ملیۆن دلار باش ئەمە من ئەمەوێت 7 جارانی سەی کەم 7,000 دەفتەر دلار تەنیا خەڵکی ئەم شارە حیاتە بەم شارە جوانە کە زۆر کاسب بوون سلێمانی کەتیا بۆچی باسی هەولێرەکەم چکە هەولێر لە مڵک و لە زێڕ و ئەمانەیە زۆر لێزانترن بەڕاستی هەولێری قسەیانە ئەڵە مۆڵک بۆ فرۆشتن نییە هەر هەولێر دووەم شارە لە تەواوی عێراق دووەم شارە لە یەدەگ و لە هەم لە زێر هەم لە خزنی پارە باش مووسڵ هەولێر باشە هەولێرێک لە ماوەی 2 مانگە تەنیا لە یەک جۆر کانزایە 7,000 دەفتەر دلار زەری کردبێ من خزمەکانی من و دۆستەکانی من لە سلێمانی کە هەندێک جار ڕەنگە ڕخنەم لێ بگرن هەر قسەی ناشرین نەکەن قسەی ناشرین بکەن گردیان ئازان ناکەن بەس قسەی ناشرین نەکەن 1000 جا گرددان ئازابێت دنیاوە ناهێنێ مردن لە ڕێگی پەناژیۆ نزیکترە وەنیە تۆ کاسبیت بەخوا من نەکاسبی زێڕەکەم نە زیوەکەم نە دۆلار و نەدینار سلێمانی زەری زۆر زیاتری کرد لە زی بە دڵنیاییەوە مقارنە بکەی ینی بەرامبەر بکەی سلێمانی زیاتری بەبەرکەتی لەبەر ئەوێت چەند شارێک بە سلێمانی مەڕبوتە بەڵێ ئەنی بازرگانێکە زۆریشی کڕی کاک زۆر زیاتر یعنی ئەگەر ئەو ئەوانە بڵام 100 ملیۆن دلار بەخوای پێشببینی دەکرێت زیاتر لەو ڕقەمەی لەبەرەوەی تەنیا لەم دوومانگا بەسمە بەڵێ لە سەرەتای بەخۆی ئەو بازرگانیە چەند مانگە کە دەستی پێکردیا ئەخ کۆتایی ساڵی 2025 دەستی پێکردیانی بەڵێ ئەوزێ ئەمە ئێستا ئەو قسەی دەکەین ئیچە مانگەکەم گوتم بەدا ئینشاالله هەرەوەن دەبی خەڵک ئەگەر دام بە خۆدا بگری زیوەکەی 1000 وها لە ئەوگەر پارەی پێ نییە ینی پێویستی بە پارەکە نییە ڕزان لە ئاوەی نەکە نەیفرۆشی میسالم حاجیسە مەسەلە بەرگە بگری باشترە لەوەی لەم ڕۆژانە لای ترافیکی ئسکان وەستا بووم برادێک سەلامی کرد و جامی سیارەکەمان دایەوە ئەڵە کاکە یا شێخ مەرحەبا بە پێکەنینەوە مەرحەبا جوابی سەلام بیتەوە کردە سەلام کردنی سی خێرە و جوابانەوەی چل خێرە چۆن و خێرە لەسی خۆمەیە ئەڵێ چی لە زیوەکەم کەم ئەڵێم بە چەند کڕیتە ئەڵێ بەخوا 46 وەرەقەم پیاوە ئەوە گریمان تۆ پرسیارەکەی لە تۆ کردووە من پێم و دەستی لێمەیە باشت پێگوت ئەگەر پێنیە دەستی لێمەیە بەشکم خواب بکە عەرەبوتنی عەساوە لەعەل لە ڕۆژە بێتەوە ڕۆژە دێتەوە ئەو نرخە
بەدڵنیاییەوە کاک ئێستا ئامۆژگاری میسالەن لۆی باشترین چاکە لەگەر خاوەن زیوەکان بکەی ئەوەیە ئەگەر ئیشت بە پارە نییە ئەو بازارە هەروها نامێنێ ئەوجا 2 مانچکەی خاند 2 ساڵتکەی خاند دەبی دام بەوەی دابگری لەو پارەی کە هەیتی لە ناو قاسەی زیوەکەی دابنێ وەکو پارەکە تەسەڕوفی لەگە بکە ڕاستە نەکو ئێستا پارە هەیە خەڵکێ میسالە 3 ساڵە پارەی لە ناو قاسەیە وایە وەکو وەی وایە لەبەرەوەی زی و هەر چۆنێک بێ هەر چەندی دابەزی هەر چەندی خراپبی $500 بکە دادەبەزی بەس لێرە ئەگەر مقارنەی خۆی پێ بکە 1500 لە بەردەمە زەرەرە گرنتیەکەی زەرری وا ڕاستەوە بەس ئەگەر دامانە دابەزی $500 لەبەرەوەی زێر ئەو زی و ئەو پەڕی $55 $50 ئۆنسی ڕاستە ئەوەنسە ئاخیرێت ینی دامانە ئەگەری هەیە 2000 هەندە لە مێژیش نییە 2000 بوو لە ناو شەڕ زی و هاتە نێزیک 2000ەکان ڕاستەوەڵ داینێ 2000 وها تەداولی لەوها تەعاملی لەگە بکە بڵێ 20 وەرەقەم هەیە وەرەقە ئیشت بە پارێ قلەکی بفرۆشە دان بەو زەرەرەی دامنێک کە ئێستا لە بەردەمتە لە بەر چاوتە چکە زەرر ناخۆشە کاگمە هیچ کەسێک پێی هەزم ناکرێ لەوانەیە ئەتو 10,000 قازانج بکەی خۆشیەکەی ناکاتەوە 1,000 زەرەر بکەی کاک حاجی کەسێکی وەکو جەنابەت کە ئەزمونێکی زۆرت لە وڵاتان کۆمپانیای ڕاوێژکاری دانێن و لە بانقەکانە لە دامەزراوەکانە ڕاوێژ بە خۆڕایی نییە مرۆڤ دوای گەڕانێکی زۆر دەڵێن مرۆڤی نیاندەرتاڵ بە سوتفە ئاگری دۆزیوەتەوە بە سوتفە خوێی دۆزیوە دەکرێتی بە گۆشتەوە هەرچەنە چیرۆکە لە قورئاناوانی ئەڵێ وعلەمە ئادەمە الئەسماء كلها ئەڵێ هەموو شتێکمان فێری ئادەم کرد شەد دەشی لەسەر ینی شتێک نەمابوو فێرمان پێماوت ئەمە خوێ ئەمە ئاگرەوە چیرۆکە زانستیەکە بە جۆرێکی دیکەیە پێویست ناکە ئێمە بە هەمان قۆناغی مرۆڤی نیاندەرتاڵ و جاو و پەشی نابڕۆینەوە دوای ماوەیەکی زۆر خوێ بدۆزینەوە ئاگر بدۆزینەوە کەسێکی وەکو جەنابەت ئەزمونت هەیە بە خۆڕایی دانیشتووی داوای پارەوان لە کەس نەکردووە داوەشی ناکەین نازام کەی داوایەکەین خۆ تەبیعی داوایکەین وڵات بە ڕاوێژی زانستیانە پێشەکەی بەرحاڵ پرسیارەکەی من لە جەنابەت ئەوەیە گوێم لێ بوو فەرمووت نرخی زی و $50 تۆش بۆنی ئەوە ناکەی ئۆنسەیەک زی و بێتە $60 زی و ئەو ساڵ سەرەتای ساڵ لەگەر جەناب لە بەرنامەی ئابووری سبەینان قسەمان کرد گوتم ئەو ساڵ ساڵێکی باش نابی لە بۆ هەموو کانزاکان نەک بە تایبەتی لۆ زیو بۆ زێڕیش بۆ پلاتینیش بۆ سفریش بۆ هەموو کانزایەگرا ئەو کانزانی کە وەکو زێڕ و زیو تەعاملی لەگە دەکرێت لە بۆرسەی عالەمی ئەو ساڵێکی باش نابێ کاک محەممەد زێر زی و ماندی بوو هیلاک بوو معلومە هەموو کانزایەک ساڵانە 105 دێتە سەری وەکو ئەرز وایە وەکو کۆمەڵک ئینسان کو لە زیادبووندایە زێر و زیو لە کەمبوونە بە گوێرەی ئادنانێ 20 ساڵ پێش ئێستا ژمارەی دانیشتوانی زەوی 4 میلیارد 5 میلیارد بوو ئێستا ئەوە 8 میلیاری تێپەڕاند ئەو کانزانش لە جێ خۆیتن ئەو شاخە لە جێ خۆیتی ئەو کانگا لە جێ خۆیتی کانگای زیاتر نییە بینن کردووە زیای نەکردو کەمی کردووە ینی ئاساییە ساڵ بە ساڵ 105 خۆی هەموو کانزایەک و هەموو کەلوپەلێکی دنیا ڕاستە بێتە سەری بەس نەک ینی 300 خۆی ینی شتێک بە $100 بی بە $300 مەفروزە تۆزێک سارد ببتەوە ئارام ببتەوە خۆڕێک بێختۆ خەڵکەکە هەمووی نەفەسێک بدە بەڕاستی یەک قسەت پێ برێم کاک محەممەد زی و زێر خەڵک بێزار بوو لە کڕینی زێڕی جوانکاری و لەو شتانە ئەسلەن هەر تۆرە خلاص یانێ ئەوە بازار نییە لە بازارێک وەکو هەولێر وەکو زیاتر لە 600 زێڕنگری هەیە دە زێڕنگر ئیشی هەیە ئەدی 990ەکەیت کە باسی بازاری زێڕەکەین بەڵێ جەنابە لە کۆتایی ساڵی ڕابردوو بوو پرسیارم لێ کردی وتم زی و چی لە دە ساڵی داهات و فەرمووت زی و حەقی خۆی دەمێکە بردووە
یعنی پێویست ناکات بەرز ببێتەوە ئەوەندە بەرز بۆتەوە کە پێویستەکات دابەزێ ئێستاش خەڵک ئەڵێن وەڵاوە زی و فڕی کاکە نەفڕیوە زی و تۆ بە $180 وە نییە ئێستا ینی ئێمە بەیتی قەسید وەک ئەڵێن ئەمەیە ئەتیادیە زی و بێتە $65 و $60 نۆرمەلە کاتێک کەسێک کیلۆیەک زیوی پێ بووە 15 وەرەقی پیاوە بۆ بە 20 تومانە بیفرۆشە فرۆشتوێتی دوای بۆ 25 پێویست ناکە بڵێ وەڵا شەڵا بە قسەم نەکردیتایە چونکە تۆ قازانجێ کردووە نییە ئەو نقطەیە ئەوە زۆر گرنگ بوو ئەمن لۆت باسکەم ینی خەڵک لەبەرچوە هاتێکت لەبەرچوە زەرری زۆری کرد خەڵکیت کەشی هینانا ئەو بازرگانیەی بە سەبەب ئەو $500 بووە کە قازانجی کردیا باشە ینی ئەمن یەک دوو برادەرمە ئیشەکانیان ئەسلی هیچ ڕەبتی بە زێر و زیوی وە نەبووە لە دەرەی بازاڕی هاتن برادری خۆ من زیویان کڕی ئەلەکنە من کڕیان بە $1600 بە 1800 فرۆشتی $200 خێرکردنیانی بەرەکەتە بەخۆی لۆ زێڕی ئەو قازانجە لە بۆ زێریش زۆرە بۆ زێریش زۆرە ینی مردەکی کورد $200 زۆرە بەس ئایا ئەتوو ئەو سەبرێ ئەیب لە چێ دێنی دام بە خۆدا بگری برێ ڕاوەستن بە هەروەستەک بکەم بزانم دیسان بازار تیرێ دێتەوە قەت هەموو ساڵک زستانی پڕ ئاو نییە نەخێر بەداخەوە ئەمە ئەوە 10 ساڵە زستانێکی وشکە ساڵی بەڕێوە دەبێن ئەو ساڵ زێنی ئاوی تێکەین ڕاست کەواتە ژیان و بازرگانی و زێر بزیوی هەموو بازرگانێکی دنیاە وەکو هەموو ساڵک وەکو یەکنیە هەموو معاملەکەت وەکو یەکنیە ئەو $200 ڕانەوەستا بە 1600 بە خۆم دامێ بە 1800دا گوتی کاک ئادی چ بکەم بکڕمەوە نەکردمەوە گوتم بڕۆ تو بای مانگە کرد ئیش کرد چیشت پێدایە ڕانەوەستا ئەو جارە چوو لە پشتە من لە برادێکی کڕی بە 2000 باش وەرەقە دابەزیەوە بۆ 1900 $100 زەرر کرد باشە ئەوە هەروە تێگەیشت بوو ئەوەی لە ئازی هەژاری کڕی بە 2 ڕۆژی 2 وەرەقی قازانج کرد هەمان زەرری کرد ئەو جارە چی کرد هەستا گوتی کاگ ئازی هەندێکمنەوە بکڕە لە دوبەی هەندێکمنەوە کڕی بە 2500 باشە بە 3300 نەدا نەیدا وتبیدا گوتم نام گوتم بە 3000 گوتم بدا دەبی ئەو باوڕە لە جستەی خۆ دروستکەی بریکاکە ئەمن ئامانجی من لەو معاملەی $200 ئەگەر زەرریشم کرد زەرەکەم $200 دەبی بڕیار کو بڕیار لۆ قازانج دەدەی دەبی هەمان شت بڕیار بدەی بڕیاری کڕین و فرۆشتنت هەبێ هەردووشانە هەبێ بە دڵنیایەوە هیچ کەسێک $1000 زەرر ناکە لە قالبک مستعیلە ئەگە ئەو بڕیارەی نەدا ئەو بڕیارەی کە لە قازانج دەدەی دەبی ئەو بڕیارش دە زەرر بدەی ینی ئەمەن ئێستا من دوکاندارەکەم دوکانی زێڕی مفرەدیم هەیە 4 کیلۆم هەیە ئەوەنسە لە 2000 بەجی مایمە نەم کڕیتەوە 4 کیلۆ پارەم دانایە لە جێی باشە پێڕان نەگەشتن باوڕشم بەوەی هەیە ڕۆژێک دادێ بگەڕێتەوە باوڕیانەوە باوڕە خە ناشگەڕێت و خوانەوی کەس نازانی ڕاستە بەس ئەمن ئێستا لەوانەیە ڕۆژانە 50 کیلۆ معاملەی پێ بکەین بەس ئەو 4 کیلۆیە مایتەوە ینی ئەوە ئەمن ئەوەی لۆ باز دەکەم سەبر ئەنی هەر باوەڕمێ خۆ پارەکەمدایە پارەی 2000کەشمدایە کە ئێستا ئەوەنسە 4000 ناتوێ بفرۆشتەوە جیاو کردەوە حاجی ناتێ ئەفرۆشتیتم نەم کڕیتەوە نابسم ێسەکە ئەو زێڕە هەیە پارەکەی دەستکاری ناکەێتەوێت ئەوەنسە بۆ 5400 اینجا دەست بۆ پارەیە بێ ینی پارەکەشم هە لەوەیە بەڵێ کانی قسەکەی من لەوەی چی ئەوە 2 ساڵە ئەمن زێر لە 2 ساڵ ئەو بەرزبوونەوەی دیتیا بەڵەوە ئێمنەوە 2 ساڵە سەبرم گرتیا خۆم گومانم لەوەی نییە ڕۆژێکداری هەر بگەڕێتەوە ینی لە هیچ پێوەرە و پێنووسێک نەنووسرا زێر مەدە العەیات دانابەز نەخێر ئەوە کەش و هەوایە بار و دۆخە جەنگە کۆمەڵک شتە ئەگەنە لە هیچ وەرە هیچ لەو حەق نەنووسرایە کاکانگۆ دەستان بشۆنەوە خلاص زێر $10,000 ئۆنسی و خلاص نا بەعکسەوە ئەگەری هەیە ینی ئەمن ئەو میسالم نۆهینا و 4 کیلۆیە ینی ئەمن بە 2000 زێڕم فرۆشتێ نەم کڕیتەوە دامنە
لەبەر چ دامنا ئەو قەنەعاتم دروست کردیە بەڵێ با بمینێ مشکلێنی ئەگە بفتە 10,000 هەردا ڕاستە کاک حاجی مەحویە فەرمێ غەیری ئەمە کە سوێندی درۆی پێ بخۆن و بەس قوربانی ناوی لە ناوە نەما خودا مەحویەڵێت بە قوربانی ناوی خوابم ئەگەر ڕێزماڵێت تەنیا لە سوێنی درۆیە ناوی خوایەنرێ خەڵک زۆر ناوی خوای هەنێ لە مامەڵەیە بەس بە کەسێ بڵێ ئەتوانی سەبەسێت تەلاق بخۆی یا بڵێ بە ژیانی کوڕەکەم خوا کچەکەم لێ بسەنێ زێردا نابەزێ ئەڵێ وەڵای شتی وانە بەس بڵێ سوێن خواڵێ وەڵادا نابەزێ شتی وان نییە ناتوانانی تەلاقی لەسەر بخۆی یا بە ژیانی ئازیزێکە سوێن بخۆی باشە سوێنەکە ئاخوا چکە لە سەدەی مەحویەوە هەروە هاتووە شتە قسەکە لێرە ئەوەیە کەسێک بە 2,000 دلار کڕیوێتی بۆ بە 2 ساڵی بیفرۆشە ئەی فرۆشێ بە قسەتەکە دوایڵێ وەڵا شەڵا بە قسە نەکرێ بوو بە سێ کاکە بە سێ و سەبی کڕە بوو بە سێ و 200 بیفرۆشە کاک حاجی ڕۆ بەیانیشیان قسەیەکی ڕۆبەر کیوساکی مێنا ڕۆبەر کیوساکی مانژی نۆ بوو ئەڵێ دۆلارێکی ئەم ساڵ ئەم مانژی نۆیەی زی و 5 دۆلاری ساڵی داهاتووە یعنی ئەگەر کەسێک 1 دۆلاری دابێ بە زی و لە مانژی نۆیە سای 2026 مانژی نۆکەی 5 دۆلاری بۆکە باش تاوانەوە هات نیکە ئەو دەرکۆکە نیکە ڕۆبەر کیوساکی بازرگانی زێڕوزی و نییە خەڵک زۆر بە قسەیەکەن ڕۆبەر کیوساکی وای دوایوت ڕۆبەر کیوساکی بە چی دەوڵەمەند بووە بە خانوبەرە دەوڵەمەند بووە لە سلێمانی دۆستێکم کە ئیش لە ئوتێلاکە لە لۆبی ئوتێلەکە دانیشت بووین وڵڵاهی وازەمە پێوە بووین وتی بەیانیشان باسی قسەکەی ڕۆبەر کیوساکی و کردووە بە برادێکم وتو 20 کیلۆ زیوم بۆ بکڕە 20 کیلۆ 30 کیلۆیە وتی دوایی 3 دەفتەر قازانج بگرت فرۆشتم ئەم پیاوە ئیشێکی زۆر باشی کردووە وتی من تێگەیشتم ئیشی منی ئیشی من ئوتێلە 3 دەفتەرش قازانجم کردو باوی لێ بە دەرەوە هات سوودی بینی لە قسەی کەسێک کە هەر ڕۆژۆ قسەیەکە ڕۆبەر کیوساکی ناڵین بین العشیەتی وەضوحا هات چرکە بە چرکە ڕەئی خۆیە گۆڕێ بەس پیاوە هات و پێغەمبەر فەرمووی درۆزنێک ڕاستی وت ئەکرێ کەسێک ڕازگۆ نەبێ بەس لە شوێنەکە ڕاستێ بڵێ بەڕاستی ڕاست دەرسیراوەیە تۆ چۆن سوودەبینی لەم شتە بەڵام جەنابەت باسی زیانت کرد ئێمە میلەتێکی مسلمانین و ئیماندارین شەرت نییە وا مسلمانی ئیماندارین ئەوە تا سەرۆک ترامپ جەنجێکی گەورەی هەڵگیرساندووە خەڵکە کوژرێ زۆر بە ناوی خوا و دوعاکەن خۆیان سەرمان قەیت و داوا لە پاپای ڤاتیکانەکەن دوعای سەرکەوتنیان بۆ بکە و ئەوی شەڵێ خوا دوعای مرۆڤ کوژەکان وەرناگرێ و جەنگێکی زۆر هەیە لەو بینە ئەو خەڵکانی کە زەرەریان کردووە چی بکەن تەواو ئەژنیان بشکێ ئەو بەسەراتە لە بژەرمەوە ڕۆژەکی دوو برا ئەرزیبانەکی زۆریان دەبێ بابەکە دەمری دوو برایە کە ڕێک دەکەون کە ئەرزەکەی بەشکەن باشە نیوە بۆوی نیوەشلۆوی یەکیان زۆر تەماعی هەیە یەکیان سابرا یانە شکرانەی خوای دەکە و هەرچی خوا بینی ڕازیە دەرێ یەکیان گەنم دەچینی دائیمەن یەکیان دانەوێلەک دەچینی کە پێویستی بە باران نییە باش پێویستی بە باران نیە تەبان گەنم چاندن معلومە پێویستی بە بارانە و باڵێ بۆی دروست بێ دەرێ ناوبڕێک دەکەن لە بینی هەردووچیان یەک لەو دیوی دوعای دەکە دەرێ خوایە هەندی ببارێنە کە ڕەز و باغەکەم تێک نەسی ئەویش دەیگوت خوایە هەندی ببارێنە کە گەرمەکەم 100 بی باشە خوای گەورە لە ئاسمان هەرد و دوعا بەرز دەبەوە باڵێ هەرد و دوعا بەرز بۆوە ینی خوای گەورە سەیری هەرد و دوعای کرد باڵێ یەک باب یەک ئەولاد ڕاستە یەک بەرزی دەکە یەک نیوی دەکە ینی بە تەسەوڕی تو خوای گەورە بەجێ چوان بەجێ چیانیان دەکا هەردوو کار عەبدی ئەوە هەردوو کار عەبدی ئەون هەردوو ڕوولەوەکەن و هەردوو گڕوولەوی دەکەن ینی خوای گەورە عەچیم و زانا و دانایە خوای گەورە زۆر لەوەی گەورەترە کە ئینسان بەو مێشکەی خۆی بیر لە گەورەی و عەزەمەتی خوای گەورە دەکاتەوە خوای گەورە هەم بارانەکەشی باری هەم ئەو کابرایە ئەو پیاوەی ئەو برایی تەنیشتی کە داوای کرد خوای ڕەز و باغەکەم بە ئاو لە ناو نەچی چکە ئەها سەرەتای بەهار
ئەوە دروست دەبیت توێکەڵی هەنار و بەڵام گوڵەکانی دروست دەبیت تەرزە جاری وایە کوتێت گوڵەکە توش عادەتەن باران لە بەهاران پێویستە لە بۆ گەنمودە لە بەرۆی دنیا گەرم دەبی خوای گەورە هەر دەبی بڕیارێک بدا بباری یان نەباری دەبی لەو ئالەتەی هەردوو شەر عەبدیوینە و دەبی بەلایەکدا بسوڕێنی هەنی خۆ ناکرێت نیوەی عەرزەکەی ببارێن نیوە نەبەر خوای گەورە بارانەکەی نارد بارانەکەی باران دەبۆ کابرای تەماحکەر یەکیان تەماحکەر بوو یەکیان سابیر و شکور بوو خوای گەورە زۆر لەوەی گەورەتر بوو قەنەعاتێ بوو ئەو سابرە سابرترە ئەگەر نەشباری عوزر دەین تۆ لە خوای گەورە جوانە بەس ئەو تەماحکەر میسالەن عەفوم کە ئەم نەمیزدەها لە بۆ زمانی خۆمان قسەی بکە ڕاستە تەبێ ئەو پیاوەی کە دەغرەکەی چاند بوو لەوانەیە تووشی زۆر کوفر بە تووشی زۆر مایوس بە خوای گەورە ناشکوری بکردایە ناشکری کرد خوای گەورە ئەوی هەربژارد بارانی بۆی باراند لە هەمان ساڵ خوای گەورە سوڕاندیۆ لە بۆ ئەو عەبدەی کە ئەو پیاوەی کە خوای گەورە بەسەری دابارند کە شکریشی نەکرد لەسەری خوای گەورە ساڵی داهاتوو بەسەر ئەو فەقیرەی هەم ئەو فەقیرەی بە دوو جار تاقی کردەوە یەک بە سەبرەکەی دووش بە مالەکەی ڕۆی ینی ئەموالەکەی ڕۆی ئەوەی کۆتاییەکەی هەر لۆ ئەو کابرایی ماوە کە ساویر و شکر بوو کە باوەڕی بەو بڕیارەی بوو کە خوای گەورە دای مامەلەی مەشانی میسالەن هەموو ئینسانێک هەموو بە شەرێک لەسەر ئەو زەویە بەنی ئادەمە هەموو عەبدی خوایە ئەگەر جووبی ئەگەر یەهود بی ئەگە بتپەرست بی ئەگەر مسلمان بی ئەگەر گاور بی ئەگە مەسیحی بی هەموو بەنی ئادەمن هەموو یەک باپیرە گەورەمانەیە ئەمە یەک باپیرە گەورەمانەیە کە حەزرەتی ئادەم عەلەیهی سەلام هەمومان سەر چاوەمان ئەوەیە ئەو کەسەی کە لە ئەسنای جەنگ تۆپی پێدەکەوی بە ئیسرائیل دەکەی ئەویش دەست برن دەکات و دەرێ خوایە ڕزگارم کە ئەوەی کە لە ئێران دانیشتە سارۆخی لۆ دێ پێی دەکەی ئەویش دەرێ خوایە ڕزگارم کە هەر هەمومان چمان هەیە یەک خوامان هەیە ڕاست خوای گەورە ئیشی بەوەی نییە میسالەن کابراەک تعلیل دەکە بە ئەو کوفارانە نەناو بسن خوای گەورە پێیدانە ئەوانش وەکو بەنی ئادەم بژینە سەر زەوی ینی دۆ تو زەحمەتە خوای گەورە یعنی ئێستا بیەوێ بەس مسلمان بژی زەحمەتە لە خوای گەورە خوای گەورە ئینسانی دەوێ وەکو ئینسان بژی ئینسانی نایە وەکو مەلایکەت بژی باوەڕ بکە ئینسانی خوای گەورە ئەو دنیای وها دروست کردووە ئەوەندەی مەلایکەت دروست کردیە لە ئاسمان ئەفتەبەقەی ئاسمان کە ڕۆژانە بەس تەواف و تەوافی خوای گەورە دەکەن نەدەخۆن نەزیاد دەبن نە ئەوە دەبن بەس لەوە عیبادەتی خۆی دروستی کردیە ئینسانی کە دروست کرد لەسەر زەوی لە بۆەوەی دروست نەکرد بچی ببتە مەلایکەتی ئاسمان ئینسانی دروست کردیە ئینسان وەکو خۆی بژی بە جوانی خۆی بە ئیمانی خۆی بە تاقیکردنەوەی خودی خۆی جوانە نەک ئەمن بێم لە جێی تو قسە بکەم ئەوێ بێ لە جێی مەسیحیەکی قسەی بکە مەسیحەک بێ لە جێی جوولەکەشی قسەی بکە نا باوڕکە ئەو دنیا بەوەی جوانە ئێستا زۆر جارێ شار کرایە شار ئەو شارانەها شاری هیواستی شاری وەی بڕۆ ئەو خەڵکەی لەوێ دەژی زۆر فەرقی هەیە عەفوم کە لەگەر ئەو خەڵکەی کە لەو منتیقە عەشایریانە دەژی ینی عەقڵ و بیرکردنەوە و چاوتێری و سینگ کراوە و بە سەبر و تەعەمل و بە مەوقیف بڕۆ دائیمەن ئینسان کە دری تون دەبی دەستا ئەو بازاڕە نەشتی دەکڕی لەبەرچێ لەبەرەوەی ڕاستە وایە تەبیعیەتی خۆی دیارە ئەستا من لەو شارانە بابی من برایم هەموو لەو شارانە نا بەخۆم لەو شارانە نیمە کە دەچی ئەو شارانە جارێ پێش هەموو شتێک بە دەگمەن دوو جیرانان بناسی ڕاست ئەمن لە ساڵی هەشتایەکان کۆرانەکمانە بوو نۆهەت مار بوو هەر نۆهەت مار یەک دریمان دەناسی هەر نۆهەت مار یەک مار بوون ینی ئەو دەهات کاکە میسالەن ینی باوەڕ بکە ئەوەندەی لەزەتمان لەو جیرانە نەدەدید ئەوەندە لەزەتمان نەمام و خار و پلک و پورتورمان نەدەدید لەبەرەوەی ڕۆژانە ئەو کاتی وا بوو هێواران ئەو دەهاتە ماریوی ئەو دەچێن دەرعازی عەبدوڵڵا نەخۆشە عازی ڕەحمان خزمەتی ئەوها ئەو کۆمەڵایەتیە بەوەی جوانە دینداریش ئەوها جوانە کاک محەممەد باوەڕ بکە کەس ینی جورئەتی وەی نەکە
جوولەکە زوڵم دەکا خوا هەیە خۆت و نەعوذ بالله لە جێی خوای حکم ناکەی ڕاست خوا دەیبینی خوا لە تو سەریعتر دەبینی مثالەن هەر کەسێک دێ ئێستا مثالەن ئەمن دێم خۆ ئەمن ئینسانم یانی ئەمە قسەکەم کرد کاکە دە قسەم کردنۆم ڕاز بوو دنیا خرا نەبوو قڵک ڕاز نەبوو دنیا خرا بوو یعنی بیدایەتی قسەکەت کرد ئێخۆ کەس پارە ناداتە من ڕاد لە قسەکان نیە کاکە 2000 قەناتێ یانێ پلەچ پێوە نەبی گۆڕاران نییە بێشێ بڵێ حەسەبی گۆڕ کۆنترۆڵە هەندێک تەلەڤیزیۆن هەیە نە زیرەکە کۆنترۆلیشی نایە هەر بەدەنگی گۆڕ سەیڤەکەی گۆڕیوە نیە باوڕکانی ئەو قسانی ئەمن دەیکەم خوا شادە مەسئولم لەسەر هەر هەموو قسەی خۆم بەبێ ئەوەی یەک سیناریۆ یەک قسەی مەسلحەتی تێدابی ئەمە ئەستان ئێستا لەگەڵ گرانبوون هەریشی زیوم نەکردیا کاکە بەو خەڵکم گو ئەی هاوار کاکە ئەو معاملەتان تەندروست نییە ینی خەڵک قەشمەری کرد کورکاکە تەندروست نییە دوێ بەداخەوە کاک ینی هەندێک خەڵکەیە ئیشە ڕاستەقینەکەی خۆی بەزی دێلی بە دوو هەوا و هەوەز دەکەوی هەوا و هەوەست ئەو معاملەیە کە ئێستا پێی دەرێن زی و زێر لیرە نازانم ئەو بابەتانە ینی ئەوە زۆر کاریاجی یەکێک لەم شتانەی کە وای کردووە چەند خولەشی کەممان ماوە هەڵلقەی دیکەمانەیە کە قسەی لەسەرەکەین بێ مناسەبە باسی سفر وەمانەت کرد ئەمێر هەڵلقەی تابێتکەین بە مس و سفرۆشتانە کە ئەیش بازرگانێکی سەیرە پێیا بوو وازم ئەویش لە ناکاو نەما کاک حاجی لە دوای کۆرۆنا کە کۆرۆنا ڕوویدا خەڵکێکی زۆر لە ماڵەکانە بوو نانەزانی چی بکەن زۆربەی خەڵدەستیان نایە ئەم ترێدکردن و بازاری فۆرەکس نەتەنیا لە کوردستان لە جیهانە کوردستان ئەسڵ هەر جارێ زۆر سەرەتای دروستبوونی ئەو کاتی بوو لە جیهانە کۆمەڵێک بازرگانی نابازرگان پێیا بوو کە نەریتی بازارەکان تێکیە ئێستش لە کوردستان ئیش نەماوە کابرا دوو مانگیشە بێ عەقدی سیارەیەکی نەکردووە کابرا ئەڵێ وەڵا من عەلافم تەنێک برنجم نەفرۆشتووە ئەوڵێ وەڵا خەریکی مڵک و زەویزارم $500 قازانجم نەکردووە لە چەند ڕۆژی ڕابردووە چوومە دوکانێکی زۆر جوان ماشەڵا فەرشی زۆر جوانی هەبوو لە فامیلی مۆڵ ئەیوت بەقەدەر کرێ دوکانەکەشم فەرش نافرۆشم نەکەوەی کە قازانج ناکەم $3,000 یا بەکرێ دوکان ئەڵێت دای $3,000 لەمانگە فەرش نافرۆشم باشە کابرا ناچارە بێت دەست باتە زی و قەڵێ سەری بێتەلاک بتاشێ ئەویش ناچارە بەس پێویستە کات تەماح سەری نەخۆی سەرتەخۆ مەسەلەکەی دەرێ هەتا تەماحکار ماوی سەختە چی نامری لە بەرسان ئەوە ڕاستە جات ڕاوێژی جەنابێت وەکو کەسێک کە هەمێ نمونەیەکیش بێنیتەوە بۆمان کەسێک کە زیانەکات چی بکە باش لەم بازار چۆک دابە دەستە و ئەژنۆ دەستێکی پێ ئەم لە دەستی بکێتە ئەولا نمونەی زیانێکی خۆتم بۆ بژێڕەوە کە لە ساڵی 2002 بەرت کەوتووە بۆی بێ بە دەرزێک بۆ خەڵکەش و ئەو کۆتایی ئەم گفتوگۆی ئەم جانە ینی سەرەتایی میسالەن ئەوە بەو بەسەراتی خۆم کە لەسرە خۆم ڕوویدا لە ساڵی 2000ەکان 99 ساڵی 1999 هەتا 2002 باڵێ ینی دەستم بە خێوکردنی ئاژەڵ کرد باڵێ کە بزنزی من نەبوو بازرگانی خۆم هەبوو ئەوە بۆیە دەجێڕمەوە ڕەبتی بەو کەسانێک کە ئیشی زیویان کردیە زەرەریان کردیە ئیشی وان نەبووە چ بکەن لەو کاتەی باش ئەو کاتی دەستم بە بەخێوکردنی ئاژەڵ کرد بزۆر بە مەزبوو لەکوێت هێنا ئاژەڵ لەکوێ هێنا ئەو کاتی لە مووسڵ و بەغداد هاتن ئەو کاتی نەوەتونۆ ینی سەرەتایەکان لە نۆتواف دەستم پێ کرد بەس بە توندی خودی خۆم بە وجودی خۆم کە مەوجود بووم نۆتونۆ بوو ئاژەڵی گەورەی بچووک یا هەردووشیان نانە ئاژەڵی گەورە ئامۆزایەکەم هەبوو ناوی ئەیوب بوو گاسم کرد ئەوی شماری لە گوندی بوو گوتم وەرە پێکەوە من لە سێ بەشان بەشێک دەدەمەتوو وەرە لۆم بە خێوکەوە عقد بە هیچ نەبی ئەمن دەیکڕم و هەم مەزرعەشمان هەبوو ئەو کات لەکوێ و مەزرعەتان لەسەر ڕێی کەرکوچێ بوو باش ماوتان ئێستا نەتەماوە ناو بەبەر ماستەر پیلانی کە ئانی خەڵک حکومەت وەریگرتەوە باڵێ ئەو ئامۆزایم هینا ماریشم هینا ناو مەزرعەکەی خۆم گوتم وەرە لۆم بە خێوکەت توی جمەدا پارە و شتی مەدا وەرە جوانەگایە کەم نەبوو بە خێوکە و ئەمنێش
کە گەورە بوو فرۆشتمان چەندمان خێر کرد بە شەگلۆت و ئێستاش لە بیرمە یەکەم وەزبەمان 17,000 دینارمان خێر کرد. 17,000 دیناری سویسڕی بە ماوەی چەندێک ئەو خێرە 3 مانگ. ینی بەشەکەی و چەند بوو توام بزانم بەشەکەیوی تقریبان 5,000 بەبەری کرد. ماشەڵڵا نانی لۆیش زۆر باش بوو، ینی مخلیس بوو بەخۆ بە خێزانە و ینی لە خزمەت چکە کەسێکی متمانە پێکراو کە ئیشێک دەدێ دەستی ئەگە زۆر لە خۆ دڵسۆز نەبوو. بێستە چیەکە؟ ئێستا زیو دوکانی زیوی هەیە. دوکانی زیوی هەیە؟ باشە وەزعی باشە؟ ئایستا لە خۆی بە زیاد ویستا وەزعی باشە، کوڕەکانی ئەو کاتی مندارەکانی گچکە بوون. باڵێ کاکەی و ڕێز و سڵاومان هەیە بۆت وا ڕزقی بای ئیشەڵڵا لەگەڵ حاجیا سەرڕاست بووی هەر بە سەرڕاستی بمێنەرەوە. بەڵێ کاک حاجی فەرموو. وەڵا یەکەم معاملەمان زۆر خۆش بوو، 17,000 دینارمان پێ بڕا، معاملەک بوو ینی یان سەرپێی بووە بزنس. هەندشکەوە هەتا ئێستا ئەمە کاسبی دەکەین نەمان کردە بازرگانی ڕاست بزنسێکی مقنع دەستمان پێ کرد. وەزبەی دووەممان کڕی 20,000مان پێ بڕا، وەزبەی سێم ئەوجا بەخێوکردنەکە چەندی تاخیرتر بە خێری زیاتر بوو، ینی لە باتی 3 مانگی 5 مانگ بەخێوت کرد بە خێر زیاتر بوو. ڕامانگرد دەی هەتا گەیشتەوەی لە عەزمی پارەی خۆمان بردە دەرێ. میسانە ئەو کاتی دامانە 100,000 دیناری سویسریمان هەبوو، چوین بای 150مان هینا. ئەلێ لە ڕا بازرگانیەکەمان گەورە بوو، ناومان هەبوو لە مەدانی ئاژەڵانی هەولێر ئەو کاتی بەمەیان دەگۆ شەربەت فرۆش هات، ئەوانە وەکو وابوو بۆ سەیلۆمەدادنێن گرانتریان دەدامە، ئەمەش بەس باش بە نەخۆش نەبە جێمان لە دینارە و 2 دیناری نەبوو بەخۆی جوانەگە ئەو کاتی بە دینار بوو بە 15 بەری پێشتر خیاڵی شەربەت فرۆش بوون. ئەدەیان گۆ شەربەت فرۆش هات بە دینارە گرانتر ئەمە دەمان کرد و دەمان بردیان سیقەمان ئەوەندە مەزبوط بوو خەڵک ڕێی لەمە دەگر بتان دێنە مشکلێنە بە 2 مانج کە پارەمان بدەنێ سید کە بمان دەنێ سیقەمان دروست کرد نیوەی بدەن نیوەش 3 مانگ کە سەرەتای دروست بوو بە 180,000 کڕیمان 100,000 ئیمە بوو 80 خەڵک بوو بە خێومان کرد. لە ناکاو زەخت دروست بوو ئەو کاتیش دەڕۆی لۆ ئێران دەڕۆی لۆ تورکیا دەبا بدێت تازیر پارەی دەخورێ و دە بە و دەینی ئێستا تو لێرە ئەمە لێرە ئەو نقطەی هەتا ئێرە زۆر باشمانێنا تقریبان 50,000 دینارمان قازانس کرد بوو عیبمان و زۆر خۆشحاڵش بووین باوەڕمان بە ئیشەکەی هەبوو لە مستەقبل گەورەتر بکەین. هەستین چمان کرد بای 180,000مان هینا 80,000ش قەردار بینەوە 3 مانجی مەوعیدی کابرای هات بازار نەبوو بفرۆشین مانگێک بۆ خاتری برادەرایەتی و سیقە و 4 مانگە تو مەجبوری لە 4 مانجی بیفرۆشی زەرەر بکەی یان قازانس بکەی لەبەر خاتری پارەی خۆش نە لەبەر خاتری ئەو ڕەسیدەی کە ئایتر مانگەک ڕاوەستای ناوبانگ و متمانە مهم بەڵێ ئەو کاتیش وندە وەزع ناخۆش بوو کەس 1000 دیناری بەقەر نەدەدا کەس ساڵی چەند بوو بیزابێت 2002 من ئەو کاتی باز دەکەم لە 2001 یعنی ئێستا ئەو چیرۆکە لە 2002 ئەمن ماپوز بووم لە چار زەرەرەکەم 2002 ماپوز بوونی تێدا باڵێ هەستان چمان کرد مەجبور بین بیفرۆشین زەرەریشمان بی لەبەر احتیبار دەبی بیفرۆشین 4 مانجی تێپەڕی لە 4 مانگ ئاوا بوو ئامۆزایەکەم بە منی گۆت چ بکەینەوە زەختمان غێر تەلەفۆن دەستی پێکرد لۆ پارەکەی ئەمەش تووشیوەی نەببووین تەلەفۆنمان لۆ برادرێکی کرد هەندێک پارەمان نەبوو ئەو کاتی وا بوو سەدام مابوو سیقەی بە کەس نەبوو برا سیقەی بەبرا نەبوو پارە بدا وەڵام مەجبور بووین بیفرۆشین بە زەرەر بە زەرەرماندا و تقریبا 45,000مان زەرەر کرد ئەو کاتی زەرەرمان ئیفلاس نەبووین بەس یەکەم هەستین چمان کرد ئەو جارە لە باتی وی 100,000 بە جوانەگا بدەینەوە ئەو جارە 100,000مان پێداوە دیسان بەقەرت غێرە تو لێرە ئەم بای 180,000مان کڕیا وایە 80,000 دەی بدەینە کابرا 45 قەردار بینەوە زەرەرمان ینی 180 مارەکەمان زەرەر لەبەرەوەی لە ناکاو بازار نەبوو جوانەگا نەبوو هەستین چمان کرد دەستمان پێکرە ئەو جارە بای 100,000مان هینا ڕێک هەر بژێرین گوتیان وڵا ئیلا ئەگە ببەنە ئێران یان ببەنە تورکیا
چێ ببە ئەو تازیرانەی دەیانبر ئەو کاتی جار بەجار ئیفلاس دەبوون جارە بەجار لیان دەگیرا جار بەجار نابە وڵا هەستان بخۆم بڕیارم بیانوشی تیا بوو هەنێ کەس پارە خوارە تێدا ناوجە تێدا بوو دوسێ جار خەڵک پارەی خوارد بەس لێرە چمان کرد هەستان ئەو بڕیارمدا ئەو سەرکێشیە بەخۆم کردم هەستام چووم گوتم کاکە ئەمن دەیبم وەکو ئەو خەڵکە کوی دێبا پارەی خۆ دەدەی بە ڕسمی دەبەی لە کوردستان بە ڕسمی دەبەی گوتم ئەمن دەیبم کورە کاکە دانیشە ئەتو ئەوە ئەتو شەربەت و چیشت بەو چیا و چۆلێ گوتمەڵە دەیبم هەتا ئاجی ئۆمەران بە ڕسمی بردمان لەوێن دەڕا ڕێیان هەبوو ڕێی خەڵکییانی ئەو گوندە ئەو ڕێ هەبوو دەبا ئەوەندەی بدێ هەر گوندەوە 20 سعات دوور بوو بە 20 سعاتی تەمان چەند بوو جوانەگاکان چەند بوون جوانەگاکە 100 سەر بوو 100 سەر هەرچی ئەوەل جا لێرە بە لۆریان بردم 12 لۆریم برد ئەو کاتیژ ئەو 12 لۆریان بر لە ڕێگەی دیەکانی شەر بە لۆری یان بە خلاص تا ئاجی ئۆمەران بە لۆریە دوای بە پیادە دوایە دەی 20 سعات بە پێیان بڕۆی چەند کەس لەگەڵ بوو 22 شوان 22 شوانە لەگەڵ شوانەکان خەڵکی لای خۆمان بوویان لای ڕۆژ هەڵات بوو وڵا نەهر ئەمن نەبووم ئەو کاتی خەڵک زۆر بەسان ینی خودی ساعتی خۆی بەڵێ ئەو زەمن با پێ درێم لە 2001 تا 2000 هەستام لەو ڕێگات چەند جار چویت ینی مانجە جارێک 12 چوم نا 12 تقریبا 14 چوم خۆشەکەی ئەو لێرە دەست پێ دەکا لە بۆ ئەو برادرانی کە ئیشی زیویان کردیا یەکەم سەفەرم بردمە مەدانی هەولێرێ کاکە بفرۆشین کەس نەبوو جوانەگامان 700 کیلۆ 600 کیلۆ هەبوو تەنەک یەقل ئێتوار علەفی بدێ و هەر گەورە دەبێ کەسیش ناکڕی لە بازاری مەدانی ئاژەڵی هەولێر ئەو کاتی نەبوو قلقلە هەبوو 100 سەر جوانەکە ئەمە 45 قەردار بووین 45,000 قەردار بووین دەبا ئیشێک بکەین دەبا مزازەفەک بکەین دەبا ڕسکێک بکەین وایە وڵا ئەو ئامۆزایام گوتی چ بکەین گوتم کاکە بە خۆم دەبم گوتم ئەوەل جار بەتەنێ بەبێ ئاژەڵ دەچم جاری دووەم دەچم هەستام بوومە شوان لەگەر مێگەلێکی خەڵکی ئەگوتمان ڕێکەی ببینم بە چاوی خۆم 20 سعات بە پێیان ڕۆیشتی داخیلی کۆنە لازانێ بن کە گوندەکی ڕۆژهەڵاتە لە خانەی باشە داخیلی وێبین ئەو کاتی بگە خەڵکی گوتیان هەم پارە 10,000 تمەنت دەینێ و ئەوە نیانزانێ ئەمنم باشە ئانی بخۆم بەگەر کەت بم ڕێی ببینم چکە ڕێیان پێپشان نەدەداین باش وڵا هاتمەوە و تەلەفۆنم کرد و ئامۆزایام گوتمە و جوانەگانە بینە عودودی ئەمن دەیفرۆشم یەکەم کاروان کە ئەمن جوانەگام برد 85,000 دیناری سوئیس ڕێم پێ بڕا لە جوانەگای ماشەڵڵا کە ئەو کاتی لە هەولێرێ 20,000 دینار زیاتر نەبوو ئەگە بازار هەبە ئەو 85,000 ئەمنی گۆڕی ئەمنی تووشی بازرگانی گەورەتر کردوەی لێ هات 400 سەرم دەبرد لەو 400 سەری 300 ئی خۆم نەبوو باش بەڵام ئاژەڵ بەخێوکردن ئیشی تۆ نەبوو لە ئەسڵدا هایبی نەبوو بەس کە چێ ناو بابەتی زیاد لە عەدی خۆ تێت بەڕان ڕاستە یعنی ئێستا ئەوەی زیوی هەیە پارەی خۆی هەبێ مەی فرۆشە کاکە مەی فرۆشە ینی تۆ تێ بڵێن کەسەکە عەلافە ئیشی وتوبێلی کردووە ئیش عقاراتی کردووە هاتۆتە زیۆ هاتووی بەخێر هاتی ئەبەڵێ تاپۆنیە لەسەر کەس باشە ئیشەکە هەموو ئەڵدوڵای واسیعتون باشە بەڵام بە سلوکەت وەرە ناوی و بزانە چۆن دەیتە ناوی چۆن دیتە دەرەوە کاک حاجی چۆن گرنگە من دێمە ماڵەکەی تۆ سەلام و کەلام ئاواش گرنگە بە ئیزن بێمە ماڵەکەت بە ئیزنیش بسمە دەرەوە نەک جەنابەتە ئەودی و بچی ناکەوە بیتەمیوانەکە منی لێ نەبم بزانی کەی دەکڕی کەی دەفرۆشی قسەکە تەواوکە بە کۆتایی پێ ئەوجا قسەکەی من لێرە بوو کە ئەو جارێ ئەو 80,000م تەواو کرد بە توندی چوومە ناو ئیشەکەی وە لێ هات هیچ ترسەک نەما هیچ ئەگەرەک نەما گوتم خودی خۆم دەچم مانیم وەکووە سەرکردەك لە پێش هەر شەڕەکبی ئەو شەڕە سەرکەوتووە خودی خۆم بووم یعنی ئەو کاتی لە مەدانی ئاژەڵان هەموو شایدن کە ئەمن جوانەگان برد لەبەر حەقم بە مەزبوطی گەڕاندەوە یعنی وەی لێ هات بەبێ پرسی من جوانەکە دەچووە عسارەکانی من بڕۆ کەنجە پارەی دەدەی بدا غوروریەک لە من دروست بوو هەموو خەڵکم پێ نەزان بوو خۆم زانامە خۆم عالمم
خۆم پارە پیاکەرم ئێ، کەسیت کە لە من زیرەکتر نییە غروریەک دروست بوو ئێ، غروریەکەەوە دروست بوو دانم بەو کەمکەمەی نەینا ئەگەر کەم بم بردایە وەی لێ هات 400,000 دینار وەز بەبار دەکرا 400,000 ئێوە یعنی 400,000 دیناری سویسڕی یعنی وەی لێ هات 16 تڕێلە ماشەڵڵا لە ڕێ کەمال ئەلم بزنزەکە سەرەتای ئەوەل و ئاخیری دروستبوونی ئاژەڵ بە خێوکردنی من 3 ساڵ بوو. ئەو غرورە تووشی زەری گەورەی کردی بەداخەوە ئەوە ئاخیر کۆتاییەکەی بە ناخۆشی هاتە بوو؟ سەری ئاخیر وەزبەم کە هاتم جوانەگامان داخل کردو لە ئێران گیرە ئێ، چکە لە عێراق ڕسمی بوو ئەو کاتی لە ئێران ڕسمی نەبوو باشە ئەنێ لە تورکیاش لە عێراق ڕسمی بوو ئێ، لەو دیوی ڕسمی نەبوو لەبەر ئاژەر خۆیان باشە ئیمەش هەرزان بوو تومەن ئەو کاتی بە قیمەت بوو باشە زۆر بە قیمەت بوو یعنی هەرچیان لە کوردستان بکڕی بە بەلاش بوولەوە هەرچیان بکڕی بە ئەو زمانی ئەگەر تورکیا ئەگەر ئێران هەرچیان لەو کوردستان و عراقی بکڕی بالەوەم بەلاش بوو ئەوان زیاتر ئیمەیان دەکڕی لەکنەمە خێر نەبوو بازار نەبوو لەوێ بازار هەبوو خێریشا بوو بەس چ بوو کۆمەڵک مین هەبوو ئەلغام هەبوو ئەوە پارە خواردن هەبوو پارە خواردنەوە 20 سعات بە پێ بڕۆ وایە کۆتاییەکەی ئەوە بوو ئاخیر جاری جوانەگام حکوومەتی ئێران گرتی کە لەسە قەردار بوو مۆمایە پوت بوو بای چەند بوو 400,000 دیناری سویسڕی چەند زەرێ کرد ئەو کاتێم باسی 400,000 دەکەم قەتعی هەر قەتعی زەوی لە جادەی کەرکوچێ بە 2,000 دیناری بوو 400,000 دینارم زەرر کرد سویسڕی بە 2,000 عرض زەرر کرد ئەلۆ من لۆ تەمەنی من زۆر بوو لەوانێ لۆ کەسێکی هەبوون ئاسایی چەند بوو ئەو بەخۆم ئەو کاتی بەخۆم والیت ئەفتەم ئێ ئەنی تقریبا برین نێزیک 30 ساڵک دەبم 30 ساڵ ئەو وەختە نە 25 ساڵیش تقریبا 25 ساڵ 25 ساڵ بووی 200 قطع عرض زەر کردووە لێک مامەڵا ئەوە زەرری دووەم تەمەحسەری نەخۆی سەرتەخواگە حاجی قسەکەی من لێرە چیە سەرکێشی وایە خۆ بە زلزانین ئەمە خەبیرم لەبەر دوو معاملەت قازانس کرد دەبی وریابی بگەڕێ سەر ئەوەلەکەت کو دەست پێ کردیە جوانە دنیابی لەوەی ئامۆژگاری منش ئەوەیە ئینشاءالله خەڵک کەس هیچ کەسێک لەسەر ئەو زەویەی زەرەر ناکە لەبەرێ من زەرەر تامی زەرەرم دیتە شەو نخۆنی تێدا خەو لێ ناکەوی دەزڕێ لەبەر چاوی خەڵک گچکە دەبیەوە ینی خەڵک بە مێشتی خۆی حساب لە سەدەکە هیوادارم کەس زەرەر نەکە ئەو کەسانێک کە پارەی خۆشیان هەیە ڕجاءن پەلە نەکەن لە زەرەر ئەو زیانی باوەڕ بەو زەرەری نەکەن کە لە پێشیانە $1500 $2000 لە زیو زەرەریتیان زیوەکە وەکو پارە تەسەڕفکە ئیشی پێ بوو قالبە چ بینێ 15 وەرەقی پێ نەبوو حسابی بۆ بۆی مەکەوتەوە بارحاڵ لە مەڵقەیە کۆتایی بەوە دێنین کاک حاجی کە هەر کەسێک زەری قوبڵ نیێنێتە بازارەوە خەتا خڕە بەسەری کەسەوە ناوەستێ خاوەن بۆ زەرەکانتان مەدۆزنەوە کە زێرە کرد خەتای شێخی ئابووری و خەتای حاجی هەژار بوو خەتای فیسار و بەڵام کە قازانجەکەی هەمووی بەرهەمی عەقڵ و ئاواز و بیر و هۆشی خۆتە ئەوە نابێ بەڕاستی ئەوە بێویژدانی وامەکە بارحاڵ زەر و زیان هەمووی لای خواوەیە خوا جوبرانی کاتەوە بە باشترین شێوە من لە هەڵلقەی داهاتوو باسی ئەزمموی دیکاکەین باسی زێڕەکەین و باسی واکەین لەکوێ بچڕالویا گرێدەین ئێستا چەندێک زیوی خەڵک لە دووبەی ماوە و چەندێک پارەی خەڵک پێشتە ترسێکە بوو کە پارەی خەڵک بخورێ یعنی شکوێ و ترسە نەماوە یاخود ماوە خوا نەخواسە ئەوە لە هەڵلقەی داهاتوو باسەکەین تا و کاتە سپاردەی کەسێکتانەکەم کە هەرچی دیناری دنیا هەیە لای ئەوە